بناوی خوای بخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێ پایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتە زەمان. يا ربنا نسألك الهدى والتقى والعفاف والغنى. خۆشەویستان، لە زنجیرە باسەکانی قەدەغەکراوەکان ئەمڕۆ باسی هەندێک قەدەغەکراو ئەکەین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی لێ کردووە لە بواری نوێژە کە زۆر کەس تا ئێستا لێی غافڵە، هەندێک کەس هەیە نایزانێ، بەڵکو ئینشاءالله بێتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان ئینشاءالله. خۆشەویستان، یەکەم لەو قەدەغەکراوانەی کە پێغەمبەر قەدەغەی لێ کردووە ئەوەیە کە ئینسان شوێنێک تایبەت دانا بۆ خۆی لە مزگەوتە، قبول نەکا کەس بێتە ئەو شوێنە، شوێنێک تەرخان بکە لە مزگەوتە تاپۆی بکە، هەر کەسێ بێتە ئەو شوێنەش هەڵی سێنێ. ئەمە لە ڕاستیا قەدەغەی لێکراوە. عەبدوڕەحمانی کوڕی شبل ئەیگەڕێتەوە، فەرمێنەها رسول الله صلى الله عليه وسلم عن نقرة الغراب وافتراش السبع وأن يوطن الرجل المكان في المسجد كما يوطن البعير. طبعا حديثك إمام أحمد يجريته هروها أبو داود والبانيش أفرمي حديثك حسن لا سلسلي صحيحة يناويتي وي أفرمي پیغمبر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە کەوا ئینسان لە کاتی نوێژە ئەمەندە سەریع سوجدە و ڕکوع و ئەوانە بووە وەکو چۆن قەلەڕەش دنووک ئەدا لە زەوی ئاوا سەریع سوجدە و ڕکوع و ئەمانە بووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە لەوەی کەوا ئینسان ئەمە بکە، و هەروەها قەدەغەیشی کردووە کە ئینسان کاتێک سوجدە ئەبا باڵی بخاتە زەوی وە کاملی. ئێمە ئەسڵ وایە بەس لەپمان لە زەویە بێ، قوڕناسکمان لە زەویە نەوێ، بەڵام ئینسان ئەگەر بێت و باڵی بە کاملی لە زەویە بێ ئەوە پێ ئەوترێ ئیفتراشی سەبع، وەکو با بڵێن چۆن دڕندە کاتێک دائەنشێ عینەن قوڕناسکێ خاتە زەوی، بەو شێوازە تۆش قوڕناسکت بخەیتە زەوی قەدەغەی لێ کراوە. و هەروەها ئەفەرمێ وەکو چۆن بە تەشبیه نەبێ عوشتر شوێنێک دیاری ئەکا بۆ خۆی و ئیتر هینێکا وەکو بڵێ نایە لە هیچ بێتە ئەو دەورە، عینەن حەساب تۆش لە مزگەوت تا شوێنێ بۆ خۆت داگیر کەی. پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی لێ کردووە فەرمێ نابێ. یعنی سێ تەشبیه بە قەلەڕەش، تەشبیه بە دڕندە، تەشبیه بە حوشتر، ئەو سیفاتانە سیفاتی ئیمانداران نییە. يعني نابێ شوێنێک بە کوردەکەی سێ قەدەغەی لێ کردوون پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم حەدیثە. قەدەغەی یەکەم ئەوەیە کاتێ سوجدە ئەبەین یان ڕکوع ئەبەین زۆر سەریع و خێرا نەیبین کەوا لە جوولە نەبڕین، ئەوە یەک. حەدیثی دووەم ئەوەیە کاتێ سوجدە ئەبەی قوڕناسکت نەخەیتە زەوی، یعنی باڵت لە زەویان نوێ بەس تەنها لە پەکانت لە زەویا بێ. سێیەم شوێنێک تەرخان نەکەی لە مزگەوتە داگیری بکەی ئیتر نەیەڵی کەس بێتە ئەو شوێنە. من خەڵکم بینیوە، عەجایبتان نەیە، یعنی خەڵکم بینیوە هاتووە بۆ مزگەوتێکێ لە شوێنەکەیان دانیشتووە هەڵی ساندووە، باوەڕ کە حتا نوکە لەقەش هەڵی ساندووە. هەڵسە دەی هەڵسە عەجایبە، یعنی تۆ شوێنێک داگیر کەی وا بزانی تر ئەو شوێنە مڵکی تۆیە و نابێ کەسی تر لەو شوێنە نوێژ بکە. ئەمە غەڵەتە طبعاً. هەروەها خۆشەویستەکانم طبعا لەبارەی ئەوەوە کە وتمان سەریع نوێژ بکەی، خێرا نوێژ بکەی، حەدیثی تریشمان هەیە لەو بارەوە. ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بە سەحابەکان، فەرمووی خراپترین دزی ئەوەیە ئینسان دزی لە نوێژ بکە.
وتیان ئەی پێغەمبەری خوا دزی لە نوێژا چۆن ئەکرێ فەرمووی ئەوەیە ئینسان ڕکوع و سوجودەکەی بە جوانی نەبا زۆر سەریع بیکە ئەوە معنەیە دزی کردووە لە نوێژەکەی ئەوە دزی کردووە لە نوێژەکەی و بە دز حەساب کراوە یەکێکی تر لەو قەدەغە کراوانەی کە لە شەریعەتا قەدەغەی لێکراوە ئەوەیە کە ئینسان کاتێ نوێژەکات شتێک لە بەردەمیا دانەنا خەڵک بە کەیف خۆی بداتە بەردەم نوێژەکەی بێت و بڕۆ ئەوەش طبعا قەدەغەی لێکراوە باش وایە ئینسان کاتێ نوێژەکە یان دیوارێک لە بەردەمیا بێ یا دنگە و پایەیەکی مزگەوت لە بەردەمیا بێ یان وەکو کورسیەک یا سەرینێک مهمەوەی شتێک بەرز بێ کە خەڵک بزانێ ئەم نوێژەکە و نەدەنە بەردەم نوێژەکەیە ئەوە طبعا لە هینەکانی نوێژە لە هەندێک عولەما ئەڵێن واجبیشە هەندێک ئەڵێن سونەتێکی مؤەکەدەیە بەڵام تەنها خەتێک یان بەرماڵ لێواری بەرماڵەکە ئەوە کافی نییە باش واتانێ ئەو سوترەیە کە لە بەردەمتایە چ شتێ بێ وەکو بۆ نمونە دیوارێ بێ وەکو سەرنیایەک بەرز بێ 30 سانتیم یعنی بەرز بێ باشە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک لە ئێوە نوێژی کرد با ئەوەنەی پشتی حوشترێک ئەوەی وا ئەیخەنە بار حوشتر ینی ئینێکیانە خستە بانی حوشتر تقریبا 30 سانتیم بەرز بوو ئەی فەرموو پێ ئەوترێ ڕەحل لە زمانی عەرەبیە با ئەوەنەی ڕەحلی حوشترێک لە بەردەمیا بێ یعنی شتێک لە بەردەم تا بێ لە کاتی نوێژکردنە پێی ئەوترێ سوترە و پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ئەگەر لە دەشتێکی چۆڵا نوێژی بکردایە دارێکی چەقان لە بەردەم خۆیە بەڵام ئەمە طبعا لە نوێژی جەماعەتان نییە لە نوێژی جەماعەتە ئەمەی پێویست نییە لەبەرچی لەبەرەوەی ئیمامەکە هەیبێ لە جیاتی گشتێتی ئەگەر حتا لە نوێژی جەماعەتە خەڵک باتە بەردەمی نوێژەکەتا لە ناو ڕیزەکانیشە گوناح نییە بەس مهم ئەوەیە ئیمامەکە خەڵ نەداتە بەردەم ئیمامەکەیە ئەمە بۆ نوێژی جەماعەت بند بۆ نوێژی تەنیایی باش واتانێ شت لە بەردەم تا بێ ئەگینا بۆ خۆت و بۆ ئەو خەڵکەشە ئەویتە بار قورسیەک و گوناحبارە بی جا لەسەر ئەمە حەدیثمان هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ طبعا حەدیثێ زۆرمان هەیە لەسەر ئەمە بس ئەوە یەک دوانێکی عرسانەکەم پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لەو حەدیثەی کە ئیبن عومەر ئەیگەڕێتەوە فەرمێ لا تصلي إلا إلى سترة إنسان نوێژ نەکا إلا سترەیەک لە بەردەمیا بێ ولا تدع أحد يمر من بين يديك ما يلا کەس بە بەردەم تا ڕەت ببێ کاتێ نوێژەکەیت و سترەت دانایەکێک دایە بەردەم تا ما يلا ڕەت ببێ هەتا پێغەمبەر فەرمێ فإن أبى أي أجر رازين أبو كابرا إلا حرم اللي نابدا تبردم نيوجكتا أفرمي بدل سرسين يا بقرين الدعاء فليقاتله فإن معه القرين يا أو كسر شيطاني كي لقلا يا أبوي تود سديت بردم يلا كاك ما دبردم نيوجكما أو هردا تبردم تام يلا بدا تبردم تام لحديث كي ترى سهل بن أبي حثماء جريتوا أفرمي خوالي الرازي أفرمي إذا صلى أحدكم فليستتر أجريك ليونيوجي كد با سترة دابنا وليتقرب من السترة با نزيكيش بيته ولا سترة كو زور بين دنوي تاخلنا دات بردميا فإن الشيطان يمر بين يديه دعاء الشيطان لبردمي دستو رت أبي بله يكي كتير لو شتاني كالنيوجا خراب أو باش نية هنديك لكاتي نيوجا زوان ناجو لينيتوا بۆ خوێندنی فاتحە و بۆ خوێندنی زکرەکان و ئەمانە یعنی هەر وەکو چۆن بڵێ دەم ئەنوقێنێ و هەر وەکو کە ئەنەو لە دڵەوە ئەی خوێنێ طبعا ئەوە شتێکی باش نییە ئەوە شتێکی باش نییە تۆ کە فاتحە ئەخوێنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بینیویانە نوێژی کردووە یعنی فاتحەکەی خوێندووە دەمی جولاوەتەوە حتا ئەوە نەشە دەنگی بەرز بێت تەوا خۆی بیبیسێ باشە ئەگەر خۆی گوێچکی سووک بێ بەس ئەگەر گوێچکی سووک نەبێ با دەنگ زۆر بەرز نەکاتەوە تەئسیر لەم لاو لەولای بکە یعنی ئەوە نەدەنگی بێ خۆی بیبیسێ بەس ئەملا ئەولاکەی نەیبیسن یعنی ئیزعاجی ئەملا ئەولاکەی خۆی نەکە کەوابوو دەم ئەبێ بجوولێنیتەوە زوان ئەبێ بجوولێنیتەوە هەنێ کەسەیە وا ئەزانێ ئیتر ئەگەر دەمی نوقان و چاوی نوقان و دڵی خوێندی ئەوە یعنی دروستە ئەوە دروست نییە لە ڕاستیە شتێکی باش نییە بەڵام نیەت باش واتانی هەر بە دڵ بیتێری
لەبەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە زمان نیەتەکەی نهێناوە نیەت و دڵەکە باشە بیتێریتە دڵی خۆتا کە تۆ نیەتی ئەوەت هەیە 4 ڕکات نوێژی عەسر فەرزی عەسر ئەداءەکەی بۆ خوای پەروەردگار ئەم جاوە دەمی بۆ دەم ئەڵێ الله ئەکبەر. لەبەر چی نیەت بە دڵ بوترێ باشە؟ طبعا خۆشەویستەکان علەماکان کاتێک خاتی خۆی شتێکیان فەرمووە لە خۆیان و نەیانوتووە. ئەمە نیەت هێنان زۆر جار وەسوەسە بۆ ئینسان دروست ئەکا. نیەت ئەگەر بەدەمی بیتێری هەنێ جارەیە ئەمەنە مامۆسای وای شەیە ئەمەنە قوولێکاتەوە نیەتەکە ئەبێ ئاوا بێ و ئەبێ کاتێ وتت نیەتەکەت لەگەڵ ئەڵڵاهو ئەکبەرەکەیە یەک بگرێ و ئەگەر نیەتەکەت لەگەڵ ئەڵڵاهو ئەکبەرەکەیە یەک نەگرێ نێژەکەت دروست نییە و ئەگەر ئەڵڵاهو ئەکبەرەکەت ئاوان نەبێت و دەست ئاوا بەرز نەکەیت و ئەوەنە قوولێکاتەوە خەڵک وەسوەسەی بۆ دروستە بێت. لە مزگەوتی نوێژم کرد لەو سلێمانیە باسی ساڵی تقریبا 96 ئەمانەتان بۆکەم ڕۆژێکیان ڕۆشتم بۆ سلێمانی بۆ ماڵی برادەرێک چووم نوێژم کرد لە مزگەوتێک لە مزگەوتەکانی سلێمانی. طبعا ئەو مزگەوتە نزیکەی 40-50 فەقێی تیا بوو دیار بوو چونکە گشتیان هاتن بۆ نوێژ و لە کات نوێژی نیمەڕۆ بوو. ئیتر منیش طبعا تا دەست نوێژم کردووانە لە گەیشتنە ڕز ئەخیرە فەقەیە کاتە پاڵمەوە نوێژێ کرد فەقێکە تقریبا تەمەنی ئاوا دەور 18-19 ساڵێک لە پاڵمان نوێژێ کرد ئەم فەقەیە وات ئەمەنە قورسیان کردبووە لەسەری تووشی وەسواس هاتبوو فەقیرە. ئیتر لە پاڵما هەر جارێ نەجارێ ئەیوت نیەتمە 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 4 ڕکات نیەتمە ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر ئەگەڕیاوە وەکو غەڵەتێک کرد وەکو چۆن بێژی ئەمە تەواو نییە دروست نییە. بڕواتان هەبێ ئەم قسە کە ئەیکەم خوای گەورە خۆی شاهیدە کە خلافی تیا نییە. ڕکات یەکەم دەستمان پێکرد چوونە ڕکووعا و سوجودمان برد و هەڵسیانەوە بۆ ڕکاتی دووەم ئەم کوڕە هەر ئەیوت فەقیرە ئەیوت نیەتمە ئەڵڵاهو ئەکبەر نیەتمە 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 4 ڕکات نیەتمە. ڕکات دووەممان تەواو کرد ڕۆیمانە ڕکات سێیەممان تەواو کرد هەڵسیانە بۆ ڕکات 4ەم ئەم هەروایەوت فەقیرە. یعنی نازانم ئیتر زۆر بەزەیم پێ هاتەوە یعنی هەتا تەئسیری لە منیش کرد من نوێژمە کرد نەمەزانی چی بێژم چی بکەم. ڕکاتی 4ەم کە چیمانە ڕکووعە بۆی هات فەقیرە ئەم جا گەیشت یعنی بەحاڵ گەیشتە ڕکووعە لە ڕکاتی ئەخیرە. ئەم وەسوەسە بۆچی؟ خوا پەناماندا وەسواسە دروستەکا بۆ ئینسان. یەکێکی تر لەو قەدەغە کراوانەی کە قەدەغەی لێکراوە لە نوێژ و لە غەیری نوێژە خوا پەناماندا تفکردن بەرەو ڕووی قیبلە تفکردن بەرەو ڕووی قیبلە یەکێکە لە گوناحە گەورەکان. لە نوێژا و لە غەیری نوێژە ئینسان تف بەرەو ڕووی قیبلە نەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەی لێ کردووە ئەبێ ئاگات لێبێ. یەکێکی تر لەو قەدەغە کراوانەی کە قەدەغەی لێکراوە لە ناو مزگەوتە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم إذا توضأ أحدكم ئەگەر کەسێک لە ئێوە دەستنوێژی گرت ثم خرج عامدا إلى الصلاة ئەم جا نیەتی هێنا و ڕۆیشت بۆ مزگەوت ڕووی کردە مزگەوت فلا يشبكن أو يشبكن بين يديه با دەست نەکاتە ناو دەستیە یعنی پەنجەکان نەکاتە ناو پەنجەیە یعنی دەستکردنە ناو یەکە پەنجەکردنە ناو یەکە لە مزگەوتە دروست نییە چونکە فإنه في الصلاة چونکە چەندێک تۆ لەو مزگەوتە دانیشتوێتی چاوەڕوانی نوێژ بکەی ئەوەنە نوێژت بۆ حەساوە. ئێوە خۆتان ئەزانن من چەند جار ئەم حەدیسەم بۆتان باس کردووە ئینسان کە هاتە ناو مزگەوتەوە چاوەڕوانی نوێژ بکە گشتی بە نوێژ بۆی حەساوە با دانیشتوێتیش با پشتیشی داوێتەوە با پشتیشی داوێتە دیوارۆ هەر گشتی وە نوێژ بۆی حەساوە. بۆیە لەو کاتە پێغەمبەر فەرمێ پەنجە نەکەنە ناو پەنجەیە بۆ ئەوەی لە خێرەکەتان کەم نەکا. جا لەوانەیە یەکێ بێژی ئەی باشە قەی ناکۆ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم وتاری بۆ ئەسحابەکانیەدا باسی برایەتی نێوانی ئیماندارانی کرد لە کاتی برایەتیەکەیە و فەرمووی المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا
پێغەمبەر فەرمووی ئیماندار بۆ ئیماندار وەکو برا وایە ئاوا یەکتری ئەگرن. ئەی ئەوە نییە پێغەمبەر وای کرد؟ علەما ئەفەرمن ئەمەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وای کرد ئەمە لەبەر ئەوەی مسلمانان فێر بکە ئەگینا پەنجەکردنە ناو پەنجەیە لە ناو مزگەوتا دروست نییە و کەراهەتی هەیە، ئیلا مەگەر مامۆسایەک بێوێت تەلەبەکانی فێرکە باس مەوزوعێکیان بۆ بکە پێویستی کرد ئاوا بکە قەینە. ئەگەر هین بۆ ئاوا اعتیادیە، یعنی مهم ئەوەیە بەس پەنجە نەکەیتە ناو پەنجە، یعنی پەنجەکان ئاوا نەکەیتە ناو پەنجە. ئیتر هۆکارەکەی چییە؟ ئەوە حکمت، ئێمە زۆر چشتەیە حکمەتەکەی نازانین، زۆر چشت. ئیسە مەسەلەن بۆ نمونە حکمت بۆ خەڵک گەرەگشتی ڕووکاتە قیبلە، حکمەتەکەی نازانی چوزانی بۆ ئەم خەڵکە دەستنوێژ ئەگرێ یەکەم جا دەم و ئەم جا لوت و ئەم جا دەم چاو و ئەم جا باڵ و حکمەتەکەی چیە وەڵا نازانم یعنی حکمەتەکەی بڕێت چشتەیە حکمەتەکەی لای خوایە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئێمە بە قسەی ئەکەین ئیلا خێرێکی تایە، ئیلا هۆکارێکی هەیە. یەکێکی تر لەو قەدەغە کراوانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەدەغەی لێ کردووە، کاتێک ئەگەر نوێژت کرد لە شوێنێکە شوێنەکەت پیس بوو یان تۆزاوی بوو یان چ شتێ بوو، لە ناو نوێژە ئینسان دەستکاری یعنی مەسح نەکا، حرەکەی زیادە نەکا لە کات نوێژە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ بۆ کابرایەک کاتی نوێژی کرد بەردەمەکەی تۆزێ بەردەمی تۆزێ ئاوان ناڕێک بوو، یعنی بڕێ بەرد و چشت لە بەردەمی کابرا ئاوا دوو سێ جار دەستی وا لێ کرد. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر هەر کردت ناچار بووی بیکەی یەک جار بیکە، مەیکە بە دوو بە سێ. یعنی ئینسان ئەگەر ناچار بوو حرەکەیە بکە یەک حرەکە زیاتر نەکە. کەوابوو زۆر حرەکەکردن لە نوێژە لە ڕاستیە خراپە ئیلا زەرورات. بۆ نمونە زەرورات وەکو چی؟ بۆ نمونە تو مۆبایلی یا لە گیرفانتە قەدەرەن ڕێک کەوتە بوو، مۆبایلەکەت نەکوژاند بوو، سامتت نەکرد بوو، دەستی کردە دگ لە کاتی نوێژە، ئەیت خۆ چێکەوە بیتێلی هەر مشک ئیلا بێ قفڵێکەی چارت نییە. بەڵام سەیری مەکە بزان کێ تەلەفۆنەکەت بۆ کاو بیخوێنی تۆ ئەمجا دایخی نا، هەر لە گیرفانتە دایخە و تەواو دەستی پێ بنا و دایخ. ئیتر حرەکەی زیاتر مەکە. ئەگەر بە قسەی براتانەکەن مۆبایل پێش وەخت هەر دابخری، حتا ئەگەر وەلەو قەتعی مۆبایلیش هەبێ لە مزگەوتەکە هەر دایخە، چونکە جارە ئەو قەتعی شەبەکە ئیش ناکە یا کارەبا ئەبڕێ. ئینسان مۆبایل هەتا ئەکرێ دایخا باشترە. بەڵام ئیتر جاروا هەیە، ئیتر بەشەرە، من خۆشم جاروایە لە بیرم چوو دام نەخست، ئیتر بەشەرە جاروایە ئەو فکری ئەڕوا، بۆیە مەیە لە خەڵک ئیزعاج بێ. و لە کاتی نوێژەکانیشە ئەمەتر باساتە ناو باس و ئەڵێ لە کاتی نوێژە زۆر تەلەفۆن بۆ خەڵک مەکەن براینە. ئیسە تۆ گەرەکت بێت تەلەفۆن بۆ کەسێ بکەی لەم کوردستانە دایمەن ئاوا سەیرێ بکە بزانەوە کاتی نوێژەکان بێ. لە کاتی نوێژە براینە تەلەفۆن بۆ خەڵکەکەیان لە ناو مزگەوتە زۆر مشکیلەیە. بۆ خەڵک ئیحراج بکەی، بۆ ئاواوە بسڵمانان بکەن. بۆیە حتا تەلەفۆنیش ئیسە تۆ تەلەفۆنێکت بۆ من کرد دامخست، یعنی دووبارە معنای وایە من هەم لە مەشغوڵم. ئیتر پێویست ناکە چاوەڕێ بکە بەقەدەر دوو ڕکات دوای بیکەرەوە، وەکو لێدانی دەرگای ماڵ. لێدانی دەرگای ماڵیش هەروایە، ئینسان بەقەدەر دوو ڕکات چاوەڕێ بکە کاتێک ئەدا لە دەرگای خەڵک. یەکێکی تر لەو قەدەغە کراوانەی کە شەریعەت قەدەغەی کردووە خۆشەویستەکانم، دەم هەڵپێچان لە کاتی نوێژ. ئەگەر زەرور نەبێ، نەخۆش نەبی، حاڵەتێکی زۆر ناخۆش نەبێ، نابێ دەم هەڵپێکی. دەم هەڵپێکان لە کاتی نوێژە قەدەغەی لێکراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهى رسول الله صلى الله عليه وسلم عن السدل في الصلاة ونهى أن يغطي الرجل فاه. پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی لە سیدل کردووە لە نوێژە و قەدەغەشی کردووە لەوەی کەوا ئینسان دەمی هەڵپێکێ، یعنی لوت و دەمی بە دەرەوە نەوێ.
ئێستا لەوانەیە بڵێن ئەی سدلەکە چی بوو مامۆستا سدل چی بوو سدل ئەزانن سدل چییە کەلپە لێ بکەیتە بەرت قۆڵی لێوە دەرنەکەی کەلپە لێ بکەیتە بەرت قۆڵی لێوە دەرنەکەی لە کاتی نوێژە ئەوە سدلە بەڵێ یەکێکی تر لە قەدەغەکراوەکانی نوێژ خۆشەویستەکانم ئینسان شتێک نەکاتە بەر یان بەرماڵێکدا نەخا لە بەردەمیا کەوا مەشغوڵی کا لە نوێژەکەی مەشغوڵی بکا لە نوێژەکەی ئاگاتان لێی بێ طبعا عائشە خوای لێ ڕازی بە بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کەلپەلێک و نوێژی کرد جوبەیەک یان پاڵتاوێک یان چ شتێک ئاو خەمیسە یعنی کەلپەلێکە کە ئەیکەنە بان کەلپەل بە خەمیسەیەک و نوێژی کرد ڕەنگاوڕەنگ بوو عەلەمی پێوە بووە ئەعلام ئەوەیە کە مەسەن ڕەنگێکی سپیە و یەکێکی ڕەشە و یەکێکی ئاوە دوای ئەوەی نوێژەکەی تەواو کرد فەرمووی شەغەلەتنی ئەعلام هذه فەرمووی ڕەنگاوڕەنگەکانی ئەم مینە مەشغوڵمی کرد لە نوێژەکەمە پێغەمبەری مەشغوڵ کردووە ئەی من و تۆ چین اذهبوا بها إلى أبي جهم برون بدنا أبو جهم هي أبو جهم بو بهدية دابو يا بيغمر صلى الله عليه وسلم فرموي برونو بولاي أبو جهم بدنا بيي بيجن زور زور ممنون تين بيغمر صلى الله عليه وسلم فرميت أبو جهم بتايبتي بيغمر سندبوي فرموي برونو بدنا أبو جهم بيجن أما بواتو باهنا كي خويم بيبدا حتى للروايات عليه وأتوني بأن بجانيته لا روايتك تريا لا روايتك لا روايتك كان هاتوا عليه وأتوني بكرديته بلين ما هنا كردية كان بوبنيري ألا يبي غمر صلى الله عليه وسلم فرمي برون أوام بوبيرن أو واي كاتب بريخوي أو ديار خطو خطوتي نية مشغول مناك على نوش إيساس زوربي برماري إيسا للراسية مشغول مانك إيسا حتى أم فرشانة بالراسي أم جورا فرشانيش نبي واي لمزقود باشو كاتيا نوێژەکەی ئاوتر الله ئەکبەر ئەیتر بەردەمت گشتی تەم من لەوەن ئەنواع ئەشکال شت دروستە بێ لە بەردەمدا ئێوە پێغەمبەرشی مەشغوڵ کردە نەک من و تۆ دائما سادە بێ باشە سادە بێ باشە ئیتر هەنێک کەسەیە ئەڕوا ڕەسمی مەکە و مەدینە ئەدالێ هەنێک کەسەیە ڕوا ڕەسم لە بەرماڵەکە ڕەسم مەکە و مەدینە ئەوە طبعا هەمووی سین دروستێکە سینیش نازانێ چوزانێ ئەمە ناوێ خۆی ئەسڵ وایە بەرماڵ باشترین بەرماڵی کوردیە ئەو بەرماڵی کە داپیرەکانمان دروستیانە کرد ئام زانم هەر ئەبێ بگەڕێنەوە بۆ سەر ئەسڵەکە ئەوە مەشغوڵت ناکە جا ئینکەینەوە باش ئێسەی شنەوعێتر فەرش پیا بووە تازە هاتووە طبعا ئەوە پێشووتر نەبوو فەرش هەر بەرماڵیە یعنی خەتی هەیە وەک ئەمە بەس چییە هینەکان نییە ئەم زەخرەفەکانی تیان نییە ئەگەر قسمت بێ و ئینشاءالله ڕۆژێ لە ڕۆژان توانیمان بین بکەین يعني ألو بس يعني نواب زانم بو مزگەوت باشترە و ئینسان مەشغوڵ ناکە ئەگەر چی ئەم فەرشەی خۆمان لە چاو هەنیە فەرشی شوێنی تر هەر زۆر باش ئەمەی خۆمان تا حدێ زۆر زەخرەفەی تیان نیە بەس هەیە زەخرەفە و ڕەنگا و ڕەنگ و ئەنواعی تایە ئینسان مەشغوڵەکە و آخر شتیش کە حەزەکەم عەرزتانی بکەم لەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی لێ کردووە طبعا قەدەغەکراوەکان زۆر من ئەمە هەندێکی باس کرد نەهیکردن لەوەی کە لە کاتی نوێژە سێر ئەملا ئەولا بکەی یان سێر ئاسمان بکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە چییە خەڵکانێک ما بال أقوام يرفعون أبصارهم إلى السماء في صلاتهم فەرمووی چییە خەڵکانێک هەیە کاتێک نوێژەکەن ئاواسێ ئاسمانەکەن من يجم لواني أما لكات سمع الله لمن حمده أبي هني كسي لكات سمع الله لمن حمده كات يلا سيتوجه سمع الله لمن حمده سيري آسمانك أفرمي بوا كان في غمر صلى الله عليه وسلم بينا خوش بوا فرميتي أوانيا وازت يرن لم بزما يا أخوة شاوان كوركا خوا بنام عمدان إنسان باش وايا لكاتي نوجع بس سير شوني سجدكي بكا وأجر تحياتي شيخنا شيء سيري پنجي شايت مانيكا اگر تحياتي شيخنا تماشاي پنجي شايت مانيكا ئیتر لە هەموو نوێژەکەیە تەماشای شوێنی سوژدەکەی خۆی ئەکا لەبەرەوەی چاوی زۆر بۆ ئەم لاوەلانە ڕوا یەکێک لە ئیسفادەکانی سوترەش لە نوێژە ئەوەیە نایە لێ چاوت بڕاتە ئەم لاوەلا حەسەیری ئەم لای
سوترەکە تەکەی. ئیسە تۆ ئەگەر بێیتە لای دیوارەکە نوێژ بکەیت ئیتر بۆ خۆت سەیری بەردەمی خۆت دەکەیت و بە جوانی. ئەگەر شتێک لە بەردەم تابوو هەروەها بۆ مەسەلەی سوترە یەک شتێکی تریش هەیە حەزەکەم عەرسانی کەم. ئەگەر هەر هیچ دەست نەکەو ئینسان لە پشتێکێکی ترۆ نوێژ بکە ئەویش سوترەیە. ئیبن عومەر ئەفەرمێ ڕۆژێکیان وایە کرد هەر هیچ دەست نەکەوت بە یەکێک لە هاوڕێکانی فەرمووی دەدانشە پشتم لێ بکەم لە پشت تۆ نوێژەکەم. ئەویش هەر دروستە ئینسان لە پشتێکێک و نوێژ بکە. داواکارم خوای گەورە ئیسلاحمان بکە. یا ڕەبی نوێژ و تاعاتەکانمان قبول بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بەو شێوە نوێژ بکەین کە تۆ پێت خۆشە. یا ڕەبی کارەکانمان بەو شێوازە بێ کە تۆ ڕازی ئەبی پێی. یا ڕەبی خوایە شتێک نەکەین کەوا تۆمان لێ بڕەنجێ. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت داوات لێ یەکەین. بە ئیسمی عەظەمی خۆت داوات لێ یەکەین. خوایە ڕوومان سپیکەی لە ڕۆژی قیامەتە. ڕووڕەشی بەردیوانی خۆتمان نەکەی. لەوانە نەبین کە پێغەمبەر قاومان ئەدا لەبان ئاوی حەوزی کەوسەر. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی. یا ڕەبی خوایە خوشک و براکانمان ساڵح بکەی. یا ڕەبی دایک و باوکمان ڕەحمیان پێ بکەی. ئەگەر ماون لەم دنیا یا ڕەبی بە سەربەرزی بمێنن هەتا و ڕۆژە ئەگەڕێنەوە بۆ لای تۆ. ئەگەر وەفاتیشیان کردو خوایە ڕەحمیان پێ بکەی. ڕەحم بە مردووی هەموو موسڵمانان بکەی خوایە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین داوات لێ یەکەین گرانیمان لەسەر هەڵبگری. یا ڕەبی خۆشی و هەرزانی و ڕزقی فراوانمان بێ پێکەرەم بکەی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هەرگیز کەسی زاڵم و ستەمکار مسەڵڵت نەکەی بەسەر وڵاتمانە. ئەمن و ئاسایش لە کوردستانە و لە عێراق و لە هەموو وڵاتانی ئیسلامە بەرقەرار بکەی. آمین آمین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.